ژمارەیەک لە چالاکان و نوێنەری ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی لە بەردەم کۆنسوڵخانەی ئێران لە سلێمانی گردبوونەوە و ڕایدەگەیەنن گرتنەوەی ئاوی زەی بچووک چەکێکی سیاسیە دژی هەرێمی کوردستان. بە دروشمینە بۆ وشکردنی زەی بچووک و گرتنەوەی ئاوی ڕووبارەکان ژمارەیەک لە نوێنەری ڕێکخراوەکان و چالاکانی مەدەنی سلێمانی ڕێپێوانێکیان بۆ بەردەم کۆنسوڵخانەی ئێران ڕێکخست و گردبوونەوە و لە یادداشتێکدا ڕایدەگەیەنن گرتنەوەی ئاوی زەی بچووک بە چەکێکی سیاسی دانێن دژی هەرێمی کوردستان و با مەترسیەکی گەورەشی دەزانن بۆ سەر ژینگە و ژیانی خەڵک. دەشڵێن ئێستا سەدا هەشتی ئاوی زەی بچووک بەردراوەتەوە و هێشتا زیانی بۆ سەر ژینگە و جوتیاران و بەروبوومی کوشتتوکاڵی هەیە و داواش دەکەن گرتنەوەی ئاوی زەی بچووک دوجار بێت کە وەک چەکێک دژی خەڵکی هەرێمی کوردستان بەکاربهێنرێت. ئەم ئاوگرتنەوەیە وەک چەکی سیاسی و فشار بێت بۆ کوردستان و عێراق، زیانە بۆ تێکچوونی هاوسەنگی ژیان و ژینگە لە کۆی ناوچەکەدا و لێکەوتەکانی مەترسی ئابووری و جوگرافی و سیاسی و کۆمەڵایەتی بەدواوەیە. ناکرێتەوە ئەم ئاوە شتێکی سامانێکی سروشتیە، هەر کەسێ هەستا لە وڵاتەکەی تری بگرێتەوە. ئێمە ناتوانین وابین بڵین ئەوان لە ئێمەگرنەوە ئێمەش لە جنوب بۆ ئەم هەموو خەڵکە باجەکەی با بەڵێ بە دڵنیاییەوە ئەوەیە، بەڵام عنی بۆچی تۆ شتێکی وا ئەەکەی تۆ فەرمو لە ڕووی سیاسەتەوە هەر کێشەیەکەیە لەگەڵ حکوومەت قسە بکە، بەڵام بۆ باجەکەی خەڵکی ئاسایی بیدات. ڕاست ئاوەکە کراوەتەوە، بەڵام لە سا هەشتی ئاوەکە کراوەتەوە. هەدەفی ئێمە ئەوەی ئەو ئاوا وەکو جارام کرێت و هیچ کێشێکی نەبێت، چیتر زەرە لە جوتیار و لە پەلەوەری ماسی و لە درەختەکان و لە بەروبوومی فەلاح و داما و ئەو کەسانێکە ئیشوکارن لەسەر ئەوە چیتر زەرەریان لێ نەکەوێت. ئەگەر ئەومان لێ بگیرێتەوە بەتایبەت شاری سلێمانی زەی بچووک، شاری سلێمانی و قەڵازە و ڕانێ و دووکان و زۆربەی زۆری ئەم ناوچەیە بە بیابان ئەکرێت، چونکە هەمومان نەزانین سەرچاوی ئاوی دووکان ژیان ئەیاتەوە بەم ناوە. ئاوی خواردنەوەمان لەسەر ئەوەیە، ئەمانەوێ بڵین ئاو ناکرێ بکرێ بە کارتێکی سیاسی.